هەر کەسێ خوا بناسێ ئاوایە، بەس کە خوا نەناسی شتەکانت لێ تێکەڵا بێ. خوا پەناماندا. ئەو کاتە بچووکترین موسیبەت لەبەردەم تا بێت بە شاخێکی گەورە هەرچی ئەەکەی ناتوانی بەرگەی بگری، چونکە خوا ناناست. خۆشەویستی خوا هێشتا نەچۆتە ناو دڵتۆ، گیانتی داگیر نەکردووە، جیهانتی داگیر نەکردووە. ئینسانی مسلمان ئەبێ هەوڵدا ڕۆژانە لەگەڵ خوایە بەینی خۆی خۆشکە. زۆر جیاوازە کەسێک کە خوا بناسێ لەگەڵ کەسێکا کە خوا نەناسێ، زۆر فەرقی هەیە. لە غەزای ئوحودا ساڵی 3 کۆچی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی کرد بۆ مەدینە، تووشی جەنگێکی زۆر خوێناوی هاتن لەگەڵ ئەهلی مەککە. تایە شێری خوا مامی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەمزە شەهید بوو، وەکە شەهیدیش بوو سکیان دڕی و ڕێخوەڵەیان دەرکرد و یعنی زۆریان پێکرد. لەگەڵ سوپای ئیسلامە میمکێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە سەفیان پێوت کە خوشکی حەمزە بوو، دایکی زوبەیر بوو، ئەویش لەگەڵ پێغەمبەرە لە جەنگەکە بەش تیای بوو، لەو جەنگەیە بوو. کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم جەنازەکەی حەمزەی بینی، وتی زوبەیر زوو بگە بە دایکت با جەنازەکە نەبینێ، تحملی ناکات، بیبەرەوە بۆ مەدینە. زوبەیری چوو دەستی دایکی ماچ کرد و فەرمووی دایە با بچینەوە بۆ مەدینە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمرەکە بچیتەوە بۆ مەدینە. فەرمووی لەبەر ئەوەی پێغەمبەر وا فەرمێ بۆ ئەوەی من جەنازەکەی حەمزەی برام نەبینم. فەرمووی بەڵێ. فەرمووی بە پێغەمبەر بڵێ صلی الله علیه وسلم لە پێناوی خوایە حەمزە هێشتا کەمە. ئەوەنە نیعمەتەکانی خوا بەسەرمانەوە زۆرە، حەمزە هێشتا کەمە. خوای تعالی حەمزە لە ئێمە ئەسێنێتەوە، ئەیەوێت تاقیمان کاتەوە. بزانم ئایا ئێمە ڕازین؟ ئاوا ئیمانداران معاملە لەگەڵ شتەکانە ئەکەن، بەم شێوازە هەڵس و کەوتەکەن، چونکە خوا ئەناسن. خەنسا ئافرەتێکی زۆر ئیماندار بوو، 4 کوڕ و مێردەکەی لە غەزایە بوون لەگەڵ سوپای سعدی بنی ئەبی وەقاسە کە ئەصحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، و ئەو کاتە خلافەت ئیمامی عومەر بوو پاش وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و پاش ئەبوو بەکر لە ساڵی 15 کۆچی. چەند جار سوپای ئیسلام و سوپای فارس بەرامبەر یەک بوونەوە، چەند جار لە عێراق. ئاخر جار شەڕێکی زۆر گەورە ڕوویدا، زۆرێک لە مسلمانان شەهید بوون. ئێوارە کە سوپاکە ئەگەڕایەوە، خەنسائیش ئەگەڕا، بزانم کوڕەکانی مێردەکەی گەڕانەتەوە، ئەگەیش بە هەر کەسێ هەمووی هەر سەری خستە خوارد، نەزانی چی پێ بڵێن، نەزانی چی پێ بڵێن. ئاخر ئتر کەس نەما تەقریبەن، یەک دوو کەس ما، وتی ئەوە کوڕەکانی من مێردەکەمتان نەبینیوە، وتی وەڵا هەر هەمویان کوژران. بۆ کەسێک ئیمانی نەبێ لەوە زۆر کەمتر ئەی ڕۆخێنێ. بۆ کەسێ ئیمانی لاواز بێ مصیبەت زۆر لەوە بچووکتر. پەنجەیەکی جاری وایە ئێشی لێ بێ، ئێشی بێ لەوانەیە بڕۆخێ و لەوانەیە نەعوذ بالله بیباتە من ناشکریە. بەڵام ئەو کە بیستی هەواڵەکە زۆر قورس بوو لەسەری، بەس ڕووی کردە خوای پەروەردگار و فەرمووی الحەمد لله الذي رزقني بشهادته. خەڵک مناڵی لە پێناوی هیچ ئەڕوا، خەڵک مناڵی بە تلیاکەوە ئەڕوا، خەڵک مێردی لە پێناوی دزیە ئەڕوا، لە پێناوی ماڵی خەڵکە ئەڕوا، ماڵی خەڵک داگیرکاو بیخوا ئەڕوا. بەڵام تۆ لە پێناوی خوایە، لەبەر خاتری خوا کوڕت شەهید بوو بێ، لەبەر خاتری خوا مێردت شەهید بوو بێ، لەبەر خاتری خوا تۆ بۆیە خەفەتە خۆی تەنیا ئەبیتەوە، بەڵام خوات لەگەڵایە. هیچ غەمبار مەبە. ئەو خوایەی کە ئەوانی پێدای تۆشە پارێزی، دوری تۆشە داتەوە.